UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان ئازیزان لە هەر کوێیەکی دنیا هەن، سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خۆی تەبارەک و تەعالاتان لێبێت. دەمەوێت لە وڵاتی بەریتانیاوە بینە خزمەتتان و باس لە چەمکێکتان بۆ بکەین کە چەمکی پاداشتە. بە معنایەکی تر ئیسلام ئاینی پاداشتە. ئەگەر ئێمە سەیری ئاینەکانی تریش بکەین، سەیری تەورات بکەیت و سەیری ئینجیل بکەیت، سەیری قورئانی پیرۆز بکەیت، هەموو پەیامە ئاسمانیەکان پاداشت چەمکێکی ئەساسیە لە پەیامەکانە. بۆیە خوای پەروەردگار هەمیشە وعدی بە ئینسانەکان داوە هەر کارێکت کرد لەبەرخوا، لە پێناوخوا، بۆ خوا پاداشتێکی گەورەی لەسەر وەردەگری. ئەوەتە خوای تەبارەک و تەعالا دەفەرمێت فەمەن یەعمەل مثقال ذەڕەة خەیرا یەرە ومن یەعمەل مثقال ذەڕەة شەڕا یەرە. واتە خۆشەویستان، مثقالە زەڕەیەک لای خوای تەبارەک و تەعالا ون نابێت پاداشتی لەسەر وەرەگریت، بە هەمان شێوە مثقالە زەڕەیەکیش خراپە ون نابێت سزای لەسەر وەرەگری. بۆیە زەرورە ئێمە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە ئاگامان لە کردەوەی باش بێ، ئاگامان لە خێری زۆر بێ، ئاگامان لەوە بێ زۆرترین خەیر بکەین، زۆرترین قسەی چاک بکەین، زۆرترین بڕۆینە خزمەتی قورئان، زۆرترین نوێژەکانمان لە کاتی خۆیان لە جەماعەتا بیکەین. بۆچی؟ بۆی زۆرترین پاداشی لەسەر وەرگریت، چکە لە مانگی پیرۆزی ڕەمەزان زۆرترین پاداشت وەرەگریت. خۆشەویستان، خوای تەبارەک و تەعالا دوایەوەی کە ڕێزی لە ئینسان ناوە، بڕیاری و فەرمانی خوای پەروەردگار ئەوەیە لە هەموو چاکەیەکی ئینسان پاداشتی زۆری بداتێت. تەسەور کە تۆ جارێکان حەسەنەیەک ئەەکەی، قسەیەک ئەەکەی، شتێک ئەەکەی، ئستەغفیرڵڵایەک ئەەکەی، خوای تەبارەک و تەعالا باخێکی لە بەهەشتا بۆ کردویت و دارێکت لە باخەکەتا بۆ ئەچێنێت. لەگەڵەوەشدا ئەم خوای پەروەردگارە هەر ئینسانێک لە ئێمە دوو مەلایکەتی بۆ داناوە. إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. بۆیە زۆر زەرورە گەر ئێمە سەیرکەین و بڕوانین پاداش لەسەر هەموو کردەوەکانمان وەرەگرین. بۆیە خوای پەروەردگار ئەم مەلایکەتە ئازیزانەی بۆ داناوین بۆ ئەوەی پاداش لەسەر قسەکانمان وەربگرین. ئەو قسانەی کەوا دەیکەین، ئەو گفتارانەی کەوا دەیکەین، ئەو کردەوانەی کەوا دەیکەین، هەر هەمووی پاداشتی لەسەر وەرەگرین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گرنگی دەدا بۆی کە سەحابیەکانی لەسەر ئەوە ڕابێنێت، براکانی کە ئێمەین لەسەر ئەوە ڕابێن کە زۆرترین کردەوەی چاکە بکەین لەناو خەڵکە. و هەروەها سەیرکەن ئازیزان خۆشەویستان، نمونەیە وڵاتانەتان بۆ بێرینەوە. لەم وڵاتەیە تەسەورکەن خۆشەویستان، ئەو کەسانەی کە تازە دێنە ئەم وڵاتە سیرکە چەند پاداشت دەدەنەوە بەبێ ئەوەی ئەوانی دیشێکیان بە تۆ بێت. ئەوانەی کە لەم وڵاتانەوە دێن بۆ ئەوانەی کە لە وڵاتەکانی ترەوە دێن و لەم وڵاتە بن بە ئەسایلم سیکە یان بن بە ڕفیوجی یان ئەوەی کە تازە دێت و لەم وڵاتە دەمێنێتەوە. تەسەورکەن ئازیزان ئەم وڵاتە ئەو هەموو پاداشتەی هەیە بەرامبەریان، خانووی دەداتێ، خزمەتی دەکا، سیستمی تەندروستی بەلاشە، سیستمی خوێندنی بەلاشە، یارمەتی دەدا، موچەی بۆ دەبڕێتەوە، هەموو ڕێزێکی لێ دەگرێ. مقابل بەچی؟ مقابل بۆی تۆ باش بی بەرامبەر بە ئەمان، مقابل بەوەی کە تۆش پاداشتی ئەوان بە باشە بدەیتەوە. بەڵام وەکو چۆن لە ئاەتەکەی خوای پەروەردگارە فەرمێت مثقالە زەڕەیە چاکە ون نابێ و خراپەش ون نابێ. لەم وڵاتانە هەر کەسێک خراپە بکە چۆن پاداشتیان یەکسانە، سزاشیان هەر یەکسانە. بۆ خراپەیەک ئەگەر ئینگلیزیەک بیکایە، کوردێک بیکایان، عەرەبێک و پاکستانیەک بیکە، هەروەکو یەک پاداشتی خراپەکەیان وەرەگرن و کە سجنەوەیان محکەمەیە. چاکەکانیشمان بە هەمان شێوە. لەم وڵاتە ڕێز لە هەموو کەسێک دەگرێ، پاداشتی هەموو کەسێکیش دەدرێتەوە بەوەی کە ئەتوانێت ئیشەکەی بکە. ماوەیەک پێش ئێستا ئێمە سپاس بخوا لەم وڵاتە توانیمان پاداشتی ئەم وڵاتە بینەوە، پاداشتی سیستمی ئەم وڵاتە بینەوە. لە ساڵی پارە گەربیتان بێ ئازیزان، کۆرۆنا چەندە تا ئێستا ژەرماوە، بەڵام کۆرۆنا لەم وڵاتە بە تەواوی سەکتەرەکانی ژیانی پەک خست، خەڵک هەمووی ڕۆشتە ماڵەوە. لەم وڵاتە ڕێژەی پیریان زۆرە، پیرەکانیان وا بوو نەیانەتوانی بڕۆن بازاڕی بکەن و حکوومەتیش دەیوت لە سەروی 6 ساڵەوە بۆی نێبێتە دەرەوە. زۆر بەشیان بە تەنها بوون. بۆیە بانگەوازێکیان کرد وتیان ئێمە دەمانەوێت خەڵک بێت یارمەتیمان بات بۆ ئەوەی ئەو داو دەرمانانەی هی پیرەکانە یان خواردن و خواردنەوەیان دەوێت یارمەتیان بدێت و بچی بدەیت لە دەرگاکەن و لەبەر دەرگاکە بۆیان دانەی. سپاس بخوا ئێمە توانیمان پاداشتی ئەم وڵاتە بدەینەوە. زۆربەی مسلمانێکی زۆر لە سایتی NHS تەندروستی ئەم وڵاتەیە
ڕیجستەری کرد و ناوی خۆی تۆمار کرد و بووین بە کەسێک لەو کەسانەی کە بتوانین پاداشتی ئەم وڵاتە بینەوە و خزمەتی ئەم وڵاتە بکەین بە تایبەت ئەو پیرروپەکەوتانیان کەوا لە ماڵەوە بوون بۆی کۆرۆناوە نەهاتنە دەرەوە. بۆیە بەڕاستی هەر کارێک دەیکەین، هەر ئیشێک دەیکەین، هەر قسەیەک دەیکەین، بزانین خوای تەبارەک و تەعالا پاداشمان لەسەری دەداتەوە. زۆر گرنگە ئێمە ئەوە مامەڵە لەگەڵ دینەکەمانە بکەین، مامەڵە و مامەڵێکی تەندروست لەگەڵ خەڵکا بکەین. هەر کەسێ ڕۆژێک چاکەیەکی بەرامبەر کردویت، هەر کەسێک ڕۆژێک کە یارمەتی دەرت بووە لە هەر کارێکی ژیانتە پێویستەکە پاداشتی بیتەوە، ئەگەر بە تەلەفۆنکردن و هاڵپرسینێکیشی بوو بێ، ئەگەر بە مەرحەبایەکی بوو بێ. بۆیە زۆر زەرورە ئازیزان خۆشەویستان لەم ئەم مانگی ڕەمەزانە مانگی پاداشت و مانگی لێخۆشبوونە، مانگی کردەوەی جوان و چاکە. پاداشتی ئەو کەسانە بەرەوە کەوا ڕۆژێ لە ڕۆژان یارمەتیان داوی، ڕۆژێ لە ڕۆژان خزمەتیان کردووی. بەچی؟ بە هەواڵپرسینێک، بە سەردانێک، بە یارمەتیەک، بە دڵخۆشبوونێک، بە لێخۆشبوونێک، بەوەی کە تۆ ئەتوانی بەرامبەر ئەو پاداشتی بیتەوە. جاری وا هەیە کارەکە پاداشتەکە دیاری دەکا. جاری وایە ئینسانێک کارێکی گەورەی بۆ کوردی پاداشتی ئەو پێویستی بە مادە نییە، بەڵام پێویستی بێ بچی ئامۆژگاریەکی بکەیت، بچی نەسیحەتێکی بکەیت، بچی چوار قسەی باشی بۆ بکەیت. چونکە ئێمە هەمومان بەیەکەوە لەم وڵاتە لەم دنیای لەم سەرزەویە خۆی تەبارەک و تەعالا دروستی کردین بۆ بەندایەتی و عیبادەتکردن بۆ خۆی پەروەردگار. برایەکت یارمەتیەکی پێویستە، پاداشتێکی پێویستە بچۆ دەستی بگرە بیهێنە بۆ مزگەوت، خزمەتی بکە، ڕێزی لێ بگرە. ئاینی پیرۆزی ئیسلامی جارێکی تر بە گویا بخوێنەرەوە، جارێکی تر بانگەوازی ئاینی پیرۆزی ئیسلامی بۆ بکەرەوە، بۆی بتوانێت ئەویش وەکو تۆ بەرەکەتی مانگی ڕەمەزان و بەرەکەتی خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامی بەربکەوێت. ئێمە خۆی پەروەردگار لە دینەکەمانە بەم شێوازە بۆمان هاتووە، ئەو هەموو ڕێزەی لێگرتوین، ئەو هەموو پاداشتەمان دەداتەوە و معلومیشە خۆی تەبارەک و تەعالا پێویستی بە کردەوەی ئێمە نییە، بەڵام پاداشمان دەداتەوە لە بینی خۆمانە کاتێ یارمەتی یەکتری دەدەین، پاداشمان دەداتەوە کاتێ یارمەتی دراوسەیەکمان دەدەین، کاتێ یارمەتی خزمێکمان دەدەین، کاتێک کە تەسەور کە تۆ بە دایک و باوکت باشەبی گەورەترین پاداشتی لەسەرە. تۆ بۆ خزم و کەسوکارەکەت باش دەبی گەورەترین پاداشتی لەسەرە. تۆ بۆ دراوسەکەت باشەبی گەورەترین پاداشتی لەسەرە. سیارەکەت جوان لێ ئەخوڕیت و ڕێز لە یاسا ئەگری پاداشتی لەسەرە. احترامی خەڵکەگری پاداشتی لەسەرە. قسەی جوان ئەەکەی ڕووخۆش ئەبی ڕێز لە خەڵکەگری پاداشتی لەسەرە. بۆیە میثقالە ذەڕەتین خەیرە یەرا ئەبێت لەگەڵ ناخمانە ببێ بە کردار بۆ هەموو هەڵسوکەوتەکانمان. هەرچی هەڵسوکەوتی ژیانمان هەیە ئەو میثقالە ذەڕەتین خەیرە یەرە شمولی دەکا و دەیگرێتەوە. هەر کارێک دەکەی، هەر جوڵەیەک دەکەی تێکەڵاوە لەگەڵ پاداشتی ئیلاهیە. ئێمە دەبێت ئاوا لە ئیسلام و ئاوا لە دین و ئاوا لە شەرع و ئاوا لە بانگەوازی موحەممەد تێبگەین. داواکارم لە خۆی پەروەردگار لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە باشترین و چاکترین پاداشتمان بداتەوە. هەروەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەصفی ڕەمەزانە دەفەرمێ من صام رمضانا ایمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەمە گەورەترین پاداشتی خوایە، گەورەترین خەڵاتی خوایە بۆ کەسانێکەوە بۆ ڕۆژوو دەبن. هەر کەسێک ڕەمەزان بگرێت بە ئیمانێکی باش و تاوا بۆ خوای پەروەردگار، خوای تەبارەک و تەعالا لە گوناهەکانی لەوە پێشی خۆش دەبێت. ئەمە چ پاداشتێکی گەورەیە. سەیری پاداشتی نوێژەکانت کە تا ئێستا لە نهێنی پاداشتی نوێژەکانت تێگەیشتووی. لە نوێژێ بۆ نوێژێ خۆی تەبارەک و تەعالا بینی ئەو نوێژەت خۆش دەبێت. لە ئاوا بەو شێوازە هەموو نوێژەکان نوێژێکت چوو بێ جمعەی بۆ داناوی، جمعەیەکیش چوو بێت خوای گەورە خەڵاتێکی گەورەتری بۆ داناوی کە مانگی ڕەمەزانە ساڵ بۆ ساڵ دێتە پێشەوە. بەم شێوازە خوای گەورە پاداشمان دەداتەوە. بۆیە دەبێت بەم شێوازە لە دینەکەمان تێبگەین و بەو شێوازەش بیکەین بە کردار. پاداشتی ئیلاهی خوای پەروەردگار ڕەبتی بە ژیانی ئاسایی ڕۆژانەی خۆمانەوە هەیە. هەر کەسێک کە ئەتوانێت یان هەر کەسێک کە بڕیاری داوە، کەسێک کە ئازارێکی داوی، کەسێکە ناڕەحەتی کردووی، کەسێکە بێتاقەتی کردووی، بڕۆ بۆ لای لەبەر خوا لێی خۆش بە چکۆم مانگی لێخۆشبوونە بۆ لەبەری تۆ پاداشتێکی گەورەی خوای پەروەردگاری لەسەر وەربگری. ئێمە دەبێت بگەڕین لەم مانگی ڕەمەزانە لە هەر کوێ دەتوانی خەیرێک بکەیت، لە هەر کوێ دەتوانی قسەیەکی باش بکەیت، لە هەر کوێ دەتوانی دەستی کەسێک بگری، لە هەر کوێ دەتوانی یارمەتی هەژارێ بی، نەدارێ بی، لێ قەوماوێ بی، بڕۆ بەدەمیەوە بۆی پاداشتێکی گەورەی خوای تەبارەک و تەعالا بەربکەوێت. مانگەکەمان کە تێیدا دەژین ئێستا مانگی لێخۆشبوونی هەموو تاوانەکان و مانگی پاداشتە، مانگێکە کە خوای تەبارەک و تەعالا خۆی دەفەرمێ
الصوم لي وأنا أجزي به لا فرمودە قودسیەکەیە کە ڕۆژوو بۆ منە و خۆشم پاداشتی ڕۆژەوان دەدەمەوە. پاداشتی ئێمە پاداشتێکی زۆر گەورەیە لای خۆی پەروەردگار، داواکارین لە خۆی پەروەردگار بە عەزەمەتی و بە گەورەی خۆی پاداشمان بداتەوە کە بە ڕۆژووین بۆ خۆی پەروەردگار یارمەتی دەرمان بێت، عاقیبەتمان خەیرکات، لە گوناهەکانمان خۆش بێت، لە گوناهی دایک و باوکمان خۆش بێت، شیفای نەخۆشێک ئەوانەمان باکە نەخۆشن و هەروەها هەمووشمان بەیەکەوە لە بینی یەکە پاداشتی چاکەکانمان بەرامبەر بە یەکتری بدەینەوە. تا حەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر، وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا.